ڕایگشتی و کۆمەڵگە. ڕووبەرێکی هۆشەکی و معنەوی لە سی کۆمەڵایەتیدا هەیە پێی دەگوترێ ڕایگشتی. ڕایگشتی جێگەیەکە بۆ ململانی ئایدیا و بیر و بۆچوونەکانی ناو کۆمەڵگە لە پێناومانەوە بە بەهێزی. پانتاییەکە بۆ ئیشکردنی لایەنە سیاسەکان و بەخشینی ئەجێندای کارکردن و دروستکردنی داکەوتەیەک کە ڕای زۆرینە بۆ ئەو ئاسە بگواسێتەوە کە هێز و لایەنەکان دەیخوازن. ڕایگشتی شوێنی بەخشینی ژیانە بە گروپ و لایەن و جموجوڵەکانیان. هەرێز و گروپێک بتوانێت لە ناو ڕایگشتیدا بەهێز بێت، ئەوە ئەوەندە ژمانەوەی مسۆگەر دەبێت. ڕایگشتی دروست دەکرێت بە کۆمەڵێک پێوەر و میکانیزمی تایبەت بەخۆی. ڕایگشتی بەپێی ئەو پێناسە گشتی کە هەیە لە هەموو دنیاە بەمە ئەوترێت کە یەکێک لە قەزیەک لە وڵاتێکە هەبێ ڕایگشتی بێتە سەرجادە، ڕایگشتی بێتە سەر تۆڕە کۆمەڵایەتەکان، ڕایگشتی بێتە سەر ڕاگەاندن بۆ ئەوەی بتوانن تەئسیر لە دەسەڵات بکەن بۆ گۆڕینی بابەتێک یا بۆ گۆڕینی سیستمێک یا بۆ گۆڕینی جۆرێک لە شێواز و مامەڵەی دەوڵەت لەگەڵ هاوڵاتیانە. لە وڵاتی ئێمە ڕایگشتی تا ئێستا لە سەرەتاکان و لە ئەلفوبێی سەرەتایە بڵێن ناتوانین ڕایگشتی لە وڵاتی ئێمەیە بە جۆرێک پێناسە بکرێت کە ئێمە بتوانین بنیاتی داهاتووی لەسەر ئەساسکەین. لەبەرەوەی ئێمە لە وڵاتێکە ئەژین، ئێمە لە مەملەکەتێکە ئەژین کە تا ئێستا مەنتقی هێز زاڵە بەسەر ڕایگشتی و دەسەڵاتی چوارم کە ڕاگەیاندنە بەسەر هەموو کایەکانی دەسەڵاتە لە حکوومەتی هەرێمی کوردستانە. لەبەر ئەوە پێناسەکردنی ڕایگشتی ئەتوانین پۆڵێنی بکەین لەسەر ڕایگشتی لە هەرێمی کوردستان و ڕایگشتی لە کۆی وڵاتانی دنیاە. ڕایگشتی لە هەرێمی کوردستانە من بۆ پێناسە یەکەم کە تا ئێستا قووەتی هێز منطقی هێز زاڵە بەسەر هەموو ئاراءەکاندا، نەوەکە ڕایگشتی بەسەر ڕاگەیاندنە، بەسەر سیاسەتە، بەسەر دادگایە، بەسەر قەزایە، بەسەر ئیدارەیە، بەسر حکومڕانیە، بەسەر مەسەلەئیلی دووبلەماسیە لە وڵاتەیە تا ئێستا هێز هێنە. لەبەرەوە ناتوانین ئێمە پێناسەیەک وەکو خۆی بکەین، وەکو خۆی کە ڕایگشتی بە خەڵک بناسیێنێن، ناتوانین ئەو پێناسەیە لە هەرێمی کوردستانە بە خەڵک بڵێن. دڵنیاشم لەوەی کە جەنابەت ڕایگشتی کە داوای پێناسی ڕایگشتی یەکەیت داواکە کە لە هەرێمی کوردستانە جۆرێک لە ڕایگشتی هەیە. من تەنها لە کوردستانە بۆ شێوەیە پێناسی یەکەم کە ڕایگشتی لە کوردستانە هیچ وجودێکی نییە لە بەرامبەر ئەو دەسەڵات و ئەو ئەسکەرتاریەتێکە لەم وڵاتەیە بەڕێوە ئەچێت و ئەم دیکتاتۆریکە لەم وڵاتەیە بەدەستی چەند کەسێک و چەند بنەماڵەیەک ئەدا ئەکرێت. تەمان بۆ ئەوەی کە قسە بکەین لەسەر ڕایگشتیان ڕایگشتی بناسیێن جۆرەها پێناسە هەیە لەسەرەوەی کە ڕایگشتی چییە و چۆن گەشەی سندووە. مەسەن زۆر پێناسە هەیە، توانین بە کورتی بڵێنیان بە شێوەیەکی سادە بڵێن ڕایگشتی بریتە لە ڕای زۆرینەی خەڵک، یان ئەتوانین بڵێن ڕایگشتی بریتە لە پەرچەکردداری ممارەسەکردنی دەسەڵات لە هەر شوێنێ دەسەڵات هەبێ ڕایگشتیش هەیە.